دیارە ڕووداوەکانی ئەم دوایی سلێمانی کە سەرەتا بە خۆپیشاندانەکانی مامەسایان و فەرمانبەران دەستی پێکرد لە مەرکەزی سلێمانیەوە کە دەستی پێکرد و خۆپیشاندانەکان سەرەتا زۆر بەهێمنی و بە شێوەیەکی سەردەمیانە و شارستانە ئەچوو بەڕێوە، بەڵام بەهۆی ئەوەی کە هێزە ئەمنیەکان بەردەوام گازی فرمێسک ڕژیان بەکاردێنە بۆ ئەوەی کە بڵاو بە خۆپیشاندەران بکەن، بە جۆرێک لە جۆرەکان بڵاویان بە خۆپیشاندان کرد و وە جۆرێک تونند و تیژی تێکەوت و پەلی هاویشت بۆ زۆر ناوچەی تر لە کوردستان کە شار و شارشکەکانی کەشی گرتەوە جگە لە سلێمانی کە بە تایبەتی لە سەی سادق و هەڵەبجە و کەفری و کەلار و هەروەها تەکێ و چەمچەماڵ و دوکان و پیرەمەگرون و دەربەنیخان و زۆر شوێنی تریش کە لە کوردستانە گرتەوە، کە ئەمە بە جۆرێک بەداخەوە پشێوی لە زۆرێ بەی ناوچەکانی تێکەوتەوە و بنکە و بارەگای حیزبەکانیان دەست پێکرد بە سووتاندنی. ئەتوانم بڵێم کە داخوازیەکانی خۆپیشاندەران لە چەند خاڵێکی کورتا بوو کە بە شێوکی زۆر شارستانەنە داوان ئەکرد، ئەویش پێدانی موچە بوو لە کاتی خۆیدا و 30 ڕۆژ جارێک بەبێ لێبڕین و هەروەها باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک بە شێوەیەکی گشتی و باشکردنی ژیانی گەنجان و دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان. لە سەرەتای مانگی 12 ئەم ساڵ لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ناوچەی سلێمانی گەنجان ڕژانە سەر شەقام دەستیان کرد بە خۆپیشاندان. بێگومان ئەمەش خۆپیشاندانان درێژکراوی هەمان خۆپیشاندانەکانی ڕابردووی هەرێمی کوردستان و عێراقا دیش بە گەندڵی حکومڕانی خراپ بێ بەرنامەی حکوومەت. بەڵام داواکاری ئەم خۆپیشاندەرانی ئەمجارە جیاواز بوو لە داواکاری خۆپیشاندانەکانی پێشوو. جاران خۆپیشاندەران تەنها داواکاری پێدانی موچەکانیان و دابینکردنی خزمەتگوزاری گشتی بوو کە بۆ ماوەی نزیکەی 4 ساڵە بە شێوەیەکی ناڕێک و بە لێڕێنێکی زۆرەوە داواش دەکرێت. بەڵام داواکاری ئەمجارەی خۆپیشاندەران ڕەتکردنەوەی کۆی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بوو. ئەمەش خۆی لە سووتاندنی بارەکەی حیزبە سەرەکیەکانی بەشداری پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەرجەستە کرد. بۆ چوونی من ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەندین هۆکار کە گرنگترینیان ئەوەیە بەرپرسانی هەرێم لە ڕابردوو ئامادە نەبوون گوێ لە داواکاری خۆپیشاندەران بگرن کە لە مانگ و ساڵانی ڕابردوو لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشتیانە بۆ چەندین جار دووبارە دەبوویەوە، بەڵکو هەڵسان بە بەرتەسکردنەوەی پانتایی ئازادی ڕادەربڕین و هەموو چالاکیەکی مەدەنی و دەستگیرکردنی چەندان چالاکوانی مەدەنی و دەنگی ئازاد کە ئێستا لە زیندانەکانی هەرێمدان. ئەمەش وای کردو خۆپیشاندەران بە تایبەتی چینی گەنجان ئەوانی دوای 2003 لەدایک بوون بە تەواوی لە بەرپرسانی هەرێم بێ ئومێد بن، داواکاریەکانیان بەرز بکەنەوە و کۆی سیستەمی سیاسی هەر ئێستا ڕەت بکەنەوە کە بە بۆچنی ئەوان سیستەمێکە ناتوانێت لە ئاستی چاوەڕوانی ویستی گەنجاندا بێت. دەسەڵاتی هەرێم لەم خۆپیشاندانانش هەمان کاری ڕابردووی دووبارە کردەوە. خۆپیشاندەرانی بەدەستی دەرەکی لە قەڵەمدا بە شێوەیەکی تونند و تیژانە لە ڕێگای هێزی سەربازی خۆپیشاندانەکانی سەرکوت کرد کە ئەمەش بەداخەوە بۆ هۆی کوژرانی زیاتر لەدا کەس و برینداربوونی دەیان گەنجی تر و سەدان گەنجی تریش خرانە زیندانەکانەوە، کەمەش بە بۆ چوونی من ئەگەری سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکان لە کات و شوێنێکی تر بە شێوازێکی تونند و تیژتر و فراوانتر زۆر زیاتر دەکات.